نسیمک ای سردی پاییزی چه بیرحمی چه دلبردی. لە سەیرانگەی سەرچناری سلێمانی کۆبوونەتەوە بۆ وێنەکێشانی سروشت لە یەکەم ڕۆژی وەرزی گەڵا ڕێزاندا. ئەوان 21 وێنەکێشن و یەکەم ڕۆژی پاییزیان لە 21 ئەیلوول هەڵبژار بۆ چالاکیەکەیان. ئەگەرچی هێشتا سروشت بە تەواوەتی بەرگی پاییزی نەپۆشیوە، بەڵام لە یەکەمین سیمپۆزیۆمی پاییز لە سەرچنار وێنەکێشەکان بە دەست و پەنجەکانیان یەکەمین دیمەنەکانی پاییزیان نەخشاند. هونەرمەندیش شێوەکار بە تایبەتی زۆر یعنی حەزی لێ لە سروشتێکی پاییزە، هەرچەند ئێستا سەرەتای پاییزە زۆر ڕەنگەکان خۆی دیاری نەیاوە، بەڵام پێمان خۆش بوو یعنی وەکو تاریخەکەی کە 21 نوێیە لەمڕۆیە کۆمەڵی هونەرمەند کۆبینێتەوە بەیەکەوە هەیکۆ بە شێواز و تایبەتی خۆی وێنەی سروشتی سەرچنار بکێشێت. پاییز کە لە ناو ئەدەب و گۆڕانی هونەری کوردیدا هەر لە کۆنەوە بایەخێکی زۆری پێدراوە بە وەرزی ئیلهامی هەستی شاعیرانە و دیمەنی ناوازەی کێو و دەشت و دەر و خۆپێچانەوەی گوندنشینەکان ناسراوە بۆ خۆ ئامادەکاری بۆ وەرزی زستان. لە کوردستان کەش و هەوای وەرزی پاییز بە مامناوەند لە پێدەشتەکان و سارد لە کوێستانەکاندا دەنرێت. یەکەم ڕۆژی پاییز ئەو ڕۆژەیە کە گەڵاکان جارێکی تر ڕەنگێکی کێو ئەگەرنە خۆیان و بەرەو وەرین ئەڕۆن، بەڵام وەرینی گەڵاکان ئەوە نییە کە ئیتر لە ژیاندا نەمێنێ، گەڵای تازەیەتە جێگەی کەواتە هونەرمەندان ئەمڕۆدایانەوێت کەشێکی تر دروستکەن بۆ سروشت. سەرچنارێکێکە لە ئایکۆنە جوانەکانی سلێمانی و بگرە کوردستانیش، بۆیە ئەمڕۆ هەموو هونەرمەندان بەیەکەوە لەگەڵ ئەو جەماوەڕی لێرە ئامادەیە هەموو بەیەکەوە جوانەکانی سەرچنار دەنەخشێنین. هونەرمەندان 21 هونەرمەند لە 21 نۆ لێرەدا کۆبوونەتەوە بۆ ئەوەی ڕەنگەکانی سەرچنار و گەڵاکانی ئێدارەکان بنەخشێنن. دیمەنە جوانەکانی وەرزی پاییز وای کردو پێناسەکردنی لەلایەن شاعیران و هونەرمەندانەوە جیاواز بێت و هەرێکەیان بە جۆرێک پێناسەی دەکەن. پاییز ڕەنگاڵەیە، ڕەنگی زەرد نییە بە تاقی تەنیا، ڕەنگی زەرد گەڵاکان زەرد دەبن، بەڵام هەر زەرد نییە، زەردە پرتەقاڵیە، سەوزێکی زەرد باوە، ئەچێتە ڕەنگێک شێوەی ژەنگ وەرەگرێکە لە بینی پرتەقاڵی و لە بینی قاوەیی و ئەنجا وردە وردە کە تێکەڵ بە خاگە بێتەوە ورد دەبێت لەسەر زەویە کە تێکەڵ بە خاکە بێتەوە هارمۆنیە بێ، ئەو سێبەر و ڕووناکیە تێکەڵ بە یەکترێ بن، یعنی بە شێوەیەک بەس ئەو کەسانی کە هەستیاری بینەیان هەیە زیاتر هەست پێکەن وەک لەوانەی کە لە خەڵکی ئاعتیادی. پاییز دەکەوێتە نێوان وەرزی هاوین و زستانەوە. لەم وەرزەدا ڕۆژبەرە و کورتبوونەوە دەچێت و لە بەرامبەردا شەو درێژتر دەبێت، پلەکانی گەرماش نزم دەبنەوە. پاییز لە نیوەگۆی باکوور دەکەوێتە نیوان ئەو کاتێک کە خۆر بەسەر هێڵی کەمەرەییەوەیە کە دەکاتە 22-23 ئەیلوول. هەروەها لە نیوەگۆی باشووریش وەرزی پاییز دەکەوێتە نێوان 20 بۆ 21 ئازار و 21 بۆ 22 حوزەیران. لە کوردستانیش دەکەوێتە 21 ئەیلوول. هانا مەحموود، میدیای سبەی، سلێمانی.